دەوڵەتی تورکیا هەر کەس ڕێکەوتنی کردوێ ڕێکەوتنێکی شخصی حیزبیە هیچ پەیوەندیەکی بە جەماوەری باشووری کورسان و نییە ڕێکەوتنێکی خیانەتە ڕێکەوتنێکە لەسەر ئەساسی مەساڵەحی بنەماڵەیی و شخصی و حزبیە نەک لەسەر ئەساسی مەسلحەتی نەتەوەیی و میلەت بەڕاستی سوپایەکی وەکو سوپایەکی داگیرکەری مەغۆڵی وەکو تورک هێنانی سەر خاکی کوردستان کە بە هەموو یاسایەکی نێودەوڵەتی پێشێلەکە بە هاتنە ناو خاکی کوردستان و ئەمڕۆ زۆر بە ئاسانی هەموو مەساڵەحی خەڵک مەساڵەحی گشتی خەڵک پێشێلەکرێ مقدراتی خەڵک پێشێلەکرێ لەبەر بەرژەوەندی تاک بنەماڵی تاک حیزبی بێ ڕێچاوکردنی هیچ شتێت سوپایەکی داگیرکەری مەغۆڵی خوێنڕێژ کە دەستی هەیە لە جینۆسایدی میلەتانی چواردەوری خۆیان ئەمڕۆ کەسی هەر لایەنێ بێنێتە سەر ئەرز و خاکی کوردستان خیانەتی کردووە ئەبێ بە هەمومان بە هەر ڕێگەیەکی جەماوەری بە هەر جوودێکمان کردبێ چۆن کوردستانمان لە بە ئەسپا کردو بە هەمان شێوە لە سوپای تورکی داگیرکەریش پاچکەینەوە نۆکەرەکانیشیان لە گۆڕ بنرێت بۆ ڕوڕەشی مێژوو بکرێن بۆ هەتایە لە گۆڕ بنرێت و جارێکتر هیچ کەس دەست نەبا بۆ خیانەتێکی وا گەورەکە سوپایەکی خوێنڕێژی نائینسانی دژی مرۆڤایەتی بێنێتە سەر خاکی خۆی لەسەر ئەساسی لەسەر مەساڵەح و بەرژەوەندی تایبەتی خۆی کە هیچ ڕەبتێکی بە بواری گشتیۆ نییە تو ئەگەر بە منەڵی پەرلەمان من ئەترافم بۆ پەرلەمانی نییە گاڵتە جاڕیەکە بۆ دەستخەڕۆکردنی خەڵک ئەجینا من لای من باسی پەرلەمان مەگە پەرلەمان هەم بە معارەزە و دەسەڵات و گاڵتە جاڕیە ینی شتێکە تەنها ئەو نەیە بۆ مەی خەڵک جوڵانەوەی نەبێ بەرامبەر ئەو خراپەکاری و گەندەڵی دزی و ڕاوڕووتی کە لە کوردستانایە دەستخەڕۆکردنە لە خەڵک لە چاوەڕوانی یەڵانەوە ئەوە نەبێ هیچ شتێکتر نییە بڕیاریەوە تەنها شانوێ و نمایشێکە خۆ نمایشکردنە هیچ شتێکیان بە مەساڵەحی خەڵک نییە دیارە ئەمە کارێکی نایاساییە بۆ خۆی هاتنی هێزێکی ئەقلیمی بۆ ناو هەرێمی کوردستان یاوا بڵێن بۆ ناو چوارچێوەی خاچی عێراق کە ئێمەش بەشێکین لە عێراق لە ئێستاە و لە عێراقی فیدراڵ ئیتیفاقێکی پێشوەختە هەیە و ئەمە ئەبێ جارە بنجوبنەوەی و ئیتیفاقە بزانی چییە و چۆن ڕێگەی پێدراوە 30 بۆ 40 بۆ 50 کیلۆمەتر بێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە بنکە و بارەگای بە ئاشکرا هەبێ ئەمە ئیتیفاقێکی ژێربەژێرە و ئەبێ حکوومەتی هەرێم و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بەڕاستی و بەجددی بێنە سەر خەت لەسەر ئەم مەوزوعە و ڕۆشنبیران و هونەرمەندان و خەڵکانی ئەم نیشتیمانەش ئەویان پێقبوڵ نییە و بە ئارەزوی خۆیان تەراتێنەکەن بە ئارەزوی خۆیان جاسوسی بەسەر ئەم وڵاتەوە ئەم نیشتیمانەوەکەن و سەروەری خاچیان پێشێل کردووە و ئەو خاکە ئەگەر کوردستانە یا ئەگەر ئێمە کوردستان قەرار وایە کە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراالیا بین سنووری عێراقیشان بەزانوە ئەمە دیارە پێشینەیەکی هەیە بەڕێی ئێمە بەڕێی ئێمەی هونەرمەندان کارێکی باش نییە و ئەوە جۆرێکە لە تەسلیم بوون جۆرێکە لەوەی کە ئێمە بەدەستی خۆمان دوژمنەکانی خۆمان ڕێگە پێدەین و ئەیانهێنین بەسەر و جۆلاکمانە چۆنەڵی دامان پڵۆسن ئەش بینین تایارەکانیان و ئۆردووەکانیان و جێشەکەیان و جبە جبەخانەکانیان بە ئارەزوی خۆیان لە بەشێک لە هەرێمی کوردستانە تەراتێنەکەن ئەمە جێ قوبوڵکردن نییە و ڕۆژێک دێت هەر ڕۆژێک دێت ئێمە وەکو ئەوەی کە خەڵکی ئەم نیشتیمانەین ئەوانەوە دەرنێن و بکرێنە دەرەوە و لە ڕووی یاسایی عرف و عادەتی دەوڵەتی و سنووربەزانینیشەوە ئەوە لە نێو پرۆتۆکۆلی نێودەوڵەتی و نەتەوەیە گرتووەکان و دەستنیشانکردنی سنوورەکان کارێکی نابەجێ و جۆرێک لە داگیرکاریە ڕەفزە بە هەموو شێوەیەک و میلەتی کوردیش و ئێمە هاونیشتیمانیانی ئەم هەرێمەش هیچ کاتێک ئەگەر بۆ ئاشتی ژاتبێتن پێمان قوبوڵ نەبووە ئەو ئەردووە ئەو جێشی تورکی لە ناو خاچی هەرێمی کوردستان هەبێ باشە خێرە ئەوان نایڵن پێشمەرگەیەکی ئێمە داخلی سنوورەکانی ئەوان بێ هاوڵاتیەکی ئێمە داخلی سنوورەکانی ئەوان بێ بۆ ئەوان یاسا و ڕێسای نێودەوڵەتی هەیە بەڵام بۆ ئێمەیەکی کورد بۆ ئێمەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و خاوەنی پەرلەمان نابێت دەنگمان هەبێ و بڵێن ئالێرا بوەستە و تاکەی ئەمانە لێرا بن هیوادارم ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت کە جێبەجێ ناکرێ خۆیان ئەوانە ڕێگەیان پیاون کە یاسەکەیان دەرکردووە چاوبەستە لەو میلەتە حەق وایە ئەوان دەنگی میلەت بن